بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. قيشتنا آياتي أشتاو سي كطيورة لو آياتش دا فرميت لمدحي مسيحية كان نصرانية كان كلا آياتكي پێشووتر دا خوای گەورە باسی یەهودیە و بتپەرستەکانی کرد، فەرمووی ئەوان سەرسەختترین جۆری دژایەتی و ناحەزایەتیان هەیە لەگەڵ ئیمانداراندا، بەڵام نەسڕانیەکان لە چاو جوولەکە و لە چاو بتپەرستەکان بەرامبەر ئیمانداران نەرمترینن و بەسۆزترینن، میهرەبانترینن لەبەرچی؟ لەبەرەوەی لە ناو نەسڕانیەکاندا خەڵکێکی زانا و شارەزا بە ئینجیلە حەقیقیەکە مابوو، ئەوە یەک، و پاشان خەڵکێکی خواناس و خواپەرستیشی تێدا بوو کە بەردەوام گۆشەگیریان دەکرد بۆی خوا لێیان ڕازی بێ. ئەو زانیاری هەبوونەیان سەبارەت بە ئینجیل و خواناسینە وای لێکردبوون کە لە بەرامبەر ئیمانداراندا زۆر دڵڕەق نەبن و لە بەرامبەر ئیمانداراندا نەرمی بنوێنن. لەو ئاەتەشدا خوای گەورە مەدحی هێندێکی دیکە لە نەسڕانیەکان دەکات، دەفەرمێ وإذا سمعوا ما أنزل إلى الرسول وإذا سمعوا كاتك كجويان دقر ما أنزل إلى الرسول لوي كنردراب يخواري بولاي أو پیغمبرا صلى الله عليه وسلم كقرآن ترى ددبيني أعينهم تاوكانيان تفيض يعني لي درجة لي دي تخواري من الدمع فرميسك أو مما عرفوا من الحق بهوي أويك بويان دردكوتو ديان ناسيوا راستي ديان زاني أويك بو محمد صلى الله عليه وسلم هاتو تخواري بسروان دا دخويندريتوا حقيقة وراستقينية أو جار يقولون يكسر ديان قوتي ربنا أي پروردگارا آمنا إما باور من هنا فاكتبنا مع الشاهدين خوايا بمان نوسا لقل أو كساني كشاهدي يعني دبنا شاهد لسر أمتاني بيشو يعني أي خوايا إيمش لقل أمتي محمد حسابك كلا قيامة أمتي محمد أمتي پیغمبر صلى الله عليه وسلم وإيما كأجر فراستي أمتي پیغمبر بين صلى الله عليه وسلم دبين شاهد بسر هم أمتاني بيشو هم شاهدي بو پیغمبران ددين بو معلوماتي كور ما قلت ولا قرآن ولا فرمودة كدزانين همو پیغمبرك وظيفي خوي وإيشي خوي وأركي خوي لبرانبر قومكي دا زيبزي كردوا قيام وشريعتي خواي قياندوا بخلقكي وهروها دبينا شاهد لسر خلقكانشيان اواني كا بدواي پیغمبران كوتون شاهديان بو ددين واوانشي كا بدواي پیغمبران نكوتون دبينا شاهد لسريان جاء او كومالي كا نصراني بون لأصل دا بلام كا جوان هل دخز بو قرآنو بو فرماني خوا يكسر ضليان نرم دبو ضل نرم بونكا واي لذكردن نك تساويان اوكا بەڵکو ئاو بەساویانەوە نەوەستێ ئاو بەساویاندا بێتە خوارێ و هەروەها یەکسەریش ئیمان بێنن و اعتراف بکەن و تەمەنا و خۆزگەی ئەوەش بخوازن کە خوای گەورە بە ئومەتی پێغەمبەر بە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم حسابیان بکە. ئەو ئاەتە لەسەر چی هاتۆتە خوارێ؟ لەسەر نەجاشی پاشای حەبەشە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو جار لدو كاتي جیاواز صحابەکانی خۆی لە مەکەی ناردن بۆ حەبەشە کە فەرمووی لەوێ پادشایەکی دادپەروەری لێیە لەژێر سایەی ئەویدا زوڵمتان لێ ناکرێ. جاری یەکەم مەجموعەیەکی کەم چوون، دواتر دەنگ و باسیان پێگەیشت کە ئیمامی عومەر مسلمان بووە و حەمزە مسلمان بووە و بتپەرستەکانی مەکە ناتوانن جارێکی دیکە مسلمانان ئەزیەتەن گەڕانەوە، بەڵام کە هاتنەوە ئەشکەنجە و ئازاری بتپەرستەکان هەر بەردەوام بوو. جارێکی دیکە هەشتا و چەند کەسێک تەمان هیجرەتیان کردەوە بۆ حەبەشە بتپەرستەکانی مەکە وەفتێکیان نارد بۆ لای پادشای حەبەشەی کە گوتیان ئەوانە لە دینی باب و باپیرانیان هەڵگەڕاونەتەوە دەبێ ڕادستی ئێمەیان کێوە و ئێمە بیان بینەوە
بۆ مەکە تەمان کە دەشیان بردنەوە بۆ ئەویان بوویان لە دین پاشگەزیانکەنەوە یان ئەشکەنجە و ئازارێکی زۆریان دەن بەڵام پاشاکە پیاوێکی دادپەروەر بوو ئەمە نەویست بە زۆر ڕادستیان کاتەوە بانگی کردن تەمان پرسیاری لێکردن ئەوەی بۆ ئێوە هاتوۆتە خوارێ چییە جعفەری کوڕی ئەبی طالب چەند ئاەتێکی بەسەر نەجاشیدا خوێندنەوە يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم أو مجموعة آياتاني بسر نجاشي داخوين نوا نجاشي يكسر ضلي نرمبو وهروها يقيني بيدا كركاوة أو كتابك الإنجيل دا إشارة فكراوة ومحمد أو پیغمبري كپیغمبري كوتايا بوه يكسر طبعا ضلي نرمبو آيوش بچاوي دا هات خواري ولا ضلي خوي دا طبعا ها أو قوتيتي آمنا خۆی و جادەڵەن چەند کەسێکیشی لەگەڵ بووە بەدزی بەنهێنی تەمان ئەو کاتە ئیمانیان هێناوە و بوون بە یەکێک لە ئیمانداران بەڵام بەبێ ئەوەی ئەو کاتە ئیمانەکەی خۆیان ئاشکراکەن چونکە بارودۆخیان وا بووە بەڵام مسلمانەکانیان تەسلیم بە بتپەرستەکان نەکردەوە جاخوا لە مەتحیاندا دەفەرمێ وەئیدا سەمیعوو کاتێک کە گوێیان لێ دەبوو دەیان بیست ما ئونزیلە إلى الرەسوول ئەوەی کە دەهاتە خوارێ بەسەر پیغمبر دا صلی الله علیه وسلم گوێیان لەوە دەگرت کە نێردرا بوویە خوارێ بەسەر ئەو پێغمبەرە دا صلی الله عليه وسلم ترى أعينهم دەبینی چاوەکانیان تفيض دێتە خوارێ لێی من الدمع فرمێسک مما عرفوا من الحق بەهۆی ئەوەی کە دەیان ناسی کە ئەوەی دەخوێندرێتەوە بەسەریاندا و بۆ پێغمبەری کۆتا هاتۆتە خوارێ ڕاستە ئەو جار یەقولون یەکسەر دەیان گوت چی ربنا أي پروردگاری ئێمە آمنا ئێمە باوەڕمان هێنا فاكتبنا بشمان نووسە ئەی خوایە حسابمان کە مع الشاهدين لەگەڵ ئەو ئومەتەی کە لە آخر زماندا دەبنە شاهد بەسەر ئومەتانی پێشووە يعني بأمتي محمد المصطفى وبأمتي پیغمبری کۆتا حسابمان کە جا ئەوە بۆ نەسرانیەک کە تازە مسلمان دەبێت طبعا خوای گەورە مەدحی دەکات کاتێک کە گوێی لە قورئان دەبێت دڵی پڕ دەبێت یان چاوی پڕ دەبن لە ئاو بەبێ گومانی هەر کەسێکی دیکەش ها فەرمودەی سەحی لەسەرە چاوێک کە فرمێسکی لێ هات پێتە خوارێ لە ترسی خوا جا ئەو کاتەی ئاەتی گوێ لێ دەبێ کە باسی عەذاب و سزای خوای گەورە دەکا دەگریێ وەجاری واهەیە کە باسی ڕەحمەت و میهرەبانی دەکرێ ها ئینسان لە خۆشیان دەگریێ گرنگ چاوێک لەبەر خوا نەرم بوو بێت و فرمێسکی ڕشت بن لە قیامەت ئاگر نایسووتێنێت و ئاگر پێی ناکە ئاەتی دواتر کە لەوانەیە پرسیاریان لێکرابێت چۆن ئاواز و ئیمانتان هێنا و بۆچی ئیمانتان هێنا دەڵێن وما لنا لا نؤمن بالله وما لنا لا نؤمن بالله بۆ ئێمە نییە وما لنا چ شتێک وا لە ئێمە دەکا چ شتێک دەبێتە ڕێگر لە بەردەمی ئێمەدا کە لا نؤمن بالله کە ئیمان نهێنین بەخوا وما جاءنا وبوي كبومن هاتوة خواري من الحق لراستي أو جار ونطمعو إما أميدي أوشمان هي بتماي أوشين أن يدخلنا ربنا مع القوم الصالحين فروردگار من بمان خاتناو أو قلاني أو كساني كساكا كارت أن يدخلنا يعني بمان خاتا ناو فروردگار من لقل کەسانی چاکەکارها بەڵام لە کوردیدا ئەگەر ڕەبەناکەینێنینە پێشێ کوردیکی جوان دەرناچێ وەنەطمع ئەن یودخیلەنا ڕەبونا ئومێدی ئەوەمان هەیە بەتەمای ئەوەین ئارەزووی ئەوەمان هەیە کە پەروەردگارمان بمان خاتە ناو کەسانێکی چاکەکار و ساڵح کەسێک بەتەمای چوونە بەهەشت بێت کەسێک بەتەمای ئەوە بێ خوای گەورە بە ساڵح و بە چاکەکار حسابیکە حتمەن دەبێت ئیمانی بەخوا و هەروەها بەو پەیام و شەریعەتەش هەبێ کە خوا ناردوویەتی بەبێ ئیمان بوون بەخوا بە هەموو قەرار و بڕیارەکانی خوا و بەبێ ئیمان بوون بە قانون و یاسا و دەستوری خوا کە ناردوویەتی بە پێغەمبەراندا ساڵح بوون و چاک بوون چوونەگەڵ ساڵحان و پیاوچاکان لە قیامەتەدا مەحاڵە بە هیچ شێوەیەکی ئینسان ناتوانێت بەدەستی بێنێ بۆیە دەڵێن وەما لەنا لا نؤمن بالله چ شتێک وامان لێ دەکا ڕێگرە لە بەردەمماندا کە باوەڕ نەهێنین بەخوا و وما جاءنا من الحق و بەوەی کە بۆمان هاتووە لە ڕاستی
ونطمع إما بتماي أوين وآرزوي أو دكين حزي أو من هي أن يدخلنا ربنا كپروردگار من بمن خاتناو كي مع القوم الصالحين قل كسانكي چاككار خواهي گورسي بو كردن لبرانبر أوداك فرميسيان رشد لبرخوا لبرانبر أوداك إيمانيان هنا بخوا وبقرآن وهذا فرمي فأثابهم الله هذاش تدان وخوا بما قالوا بهوي أوقسيك كرديان أوقسيك سيبوتان آمنا بالله واكتبنا مع الشاهدين إيمان من هنا وبخوا بمن خا وبمن نسلقل كسانك كذبنا شاهد فأثابهم الله خواهي قورب هذاش تدان بما قالوا بهوي أوقسيك أوان كرديان بسي هذاش تدان وخوا جنات بچندان باخ بچندان بهشت كتجري من تحتها الأنهار كدروا بجير أو باخانة دا چندان ربار أبزر خالدين فيها دمين ولنا أو باخو بهشتانش دا بنمري وبهتا هتاي أبزر خواهد فرمي وذلك جزاء المحسنين أو بهشتا أو خوشيانا أو نمريا پاداشتی هر کسی که کار به تایبەت نییە بە نەجاشی تایبەت نییە بە کەسێک کە نەسڕانی بووبێت و بووبێتە موسڵمان تایبەت نییە بە سەحابەیە کە لە سەردەمی پێغەمبەری خوادا ژیا بێ و گشتیە لە هەر سەردەم و بار و دۆخ و کاتێکدا کەسێک هەبێ موحسین بێ موحسین کێیە ئەوەی کە گەیشتۆتە پلەی ئەو پەڕی پلەی چاکەکاری و هەمیشە هەز بە مراقەبە و چاودێری خوای گەورە دەکات هەر کەسێک گەیشت بێتە ئەو مەرتەبەیە خوای گەورە دەیخاتە باشتێ هەر کەسێک بێت و هەر ڕەنگێک بێ فأثابهم الله پاداشتی دانەوە خوا بما قالوا بەهۆی ئەوەی کە گوتیان بەچی پاداشتی دانەوە خوا بە جەناتین بە چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها بەژێر باخەکاندا الأنهار چەندان ڕووبار خالدين فيها دمنوا بنمري وبهتا هتاي لنا أو باخو بهشتاندا وذلك أو بهشتا جزاء المحسنين فاداشتا بو هر كسك كتاككار بيت بو هر كسك كتاككار بيت تاككار أوي كتاكترين كار أنجام ددا وهروا نيتيشي أوي كخواي قولي لي رازي به أو جار والذين كفروا أوانيك بباور دبن بخوا بپیغمبر بقرآن وكذبوا بآياتنا بدروي دزانا نشانه وبلغكاني إما قال فرمي أولئك أصحاب الجحيم أوانش دبنا هاوري آقري بلسدارو سوتينري دوزخ والذين كفروا أوانيك بباور دبن بخوا وبپیغمبر وبقرآن وكذبوا بآياتنا بدروي دزانا بلغو نشانكاني إما أولئك أوانا أصحاب الجحيم دبنا هاوري آقري سوتينري دوزخ آياتي دواتر خواد فرمي يا أيها الذين آمنوا أي أواني كباورتان هناوا لا تحرموا قد غيمكن لخوتان طيبات شتي باكو تشاكو خاوين ما أحل الله لكم أوي كخوا بون حلال كردون ولا تعتدوا سنور بزينج مكان يعني مسن حرام كانش حلال كان نأوي كحلالة لخوتاني حرام كان نأوشي كحرام لخوتاني حلال كان جاءوا دفرمون كومالك صحابة تونا يعني ويستيان بسنة لاي پیغمبر صلى الله عليه وسلم دلين قراريان دابو هندي كان واز لجنهنان بينن هندي كان قراريان دابو بحساب خوان گوش نخون هندي كان قراريان دابو بردوام بروجوبن هندي كان قراريان دابو بردوام شو نويش كان كاتك كبيغمبر صلى الله عليه وسلم طبعا خبركي بيجيشت فرموي امن ليوا زياتر لخواده ترسم بلام لقل اوجدا مثلا دخوم ودشخوموا دشخوم هلش دسموا يعني شونيج دكم ودشخوم جنج دينم وهروها بروجو دبم روجو دشكينم
ئەو جار فەرمووی هەر کەسێک لە سنەت و ڕێبازی من لادا لە من نییە. بۆیە حرامکردنی شتێک کە خوا حەڵاڵی کردووە لێت قەدەغەیە وەخوای گەورە و ئاەتەشی لەسەر ناردنە خوارێ. یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە لا تحرموا قەدەغەی مەکەن طیبات شتی پاک شتی خاوێن شتی حەڵاڵ ما ئەحەل الله لەکم ئەوەی کە خوا بۆی حەڵاڵ کردوون. هەرچی حەڵاڵە هەرچی ڕێگە پێدراوە هیچ هێزێک نییە بتوانێت لە خۆی و لە خەڵکی حرامیکە. دەکرێت شتە مباحەکان نەکەی نەخۆی بەڵام ناکرێ بڵێ حرامە. مەسەلەن کابرا دەتوانێت ژنێن هێنێ بەڵام نابێ بڵێ ژن هێنان لەسرم حرام بێ. ئافرەتێک دەتوانێت شوونەکە ئەگەر لە خۆی ڕاببینێ تووشی تاوان نەبێ بەڵام ناکرێ بڵێ شوکردن حرامە یان لەسەر خۆمی حرام دەکەم. بە ڕۆژوبوونی بەردەوام تەمان هەر سنت نییە تەمان بەردەوام بە ڕۆژوبی دەکرێت زۆر بە ڕۆژوبی بەڵام نابێت سنەتی بکەی بە واجب لە خۆت و لە خەڵکیش. ئەو جار وەلا تعتەدوا سنوور بەزێریش مەکە. سنوور بەزێری عەکسەکەیەتی عەکسەکەیتی خوا شتێکی لەسەر قەدەغە کردوویە تۆ بچی بیکەی یا بە حەڵاڵی بزانی. حرامێک بە حەڵاڵ بزانی ئینسان هەر پێی لە دین دەردەچێ ئەگە بە ئیعتیقادەوە و هەروەها بەعەکسەوە شتێکی حرام حەڵاڵکەی هەر ئینسان پێی لە دین دەردەچێ. بۆی ئینسان ئیماندار نابێت هیچ کامێکیان بکە. ئەی ئەوانەی کە ئیماندارن حرام و قەدەغەی مەکەن شتە پاکەکان ئەوەی کە خوا بۆی حەڵاڵ کردوون. ولا تعتەدوا سنوور بەزێنیش مەکەن إن الله لا يحب المعتدين. بێگومان خوای گەورە خۆشی ناون ئەو کەسانەی کە سنوور بەزێنی دەکەن. وەکو گوتم سنوور بەزێنی ئەوەیە تێبپەڕێنی یان جا تێپەڕێنی بەو بارەیدا سنەت و حەڵاڵەکان لەسەر خۆت فەرز کە هەر تێپەڕاندنە وایە یان شتە یاساغ و قەدەغە کراوەکانیش بە حرام نەزانی و بە کەیفی خۆت بیان کەی و کەشت وابێ شتێکی ئاسایی و طەبیعیە. إن الله لا يحب المعتدين. خوای گەورە سنوور شکێنان سنوور بەزێنەکانی خۆش ناوێت. سنوور بەزێنەکان کامانن خوای گەورە حرام و حەڵاڵەکانی بۆ ئینسانی دیاری کردووە. حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الحلال بين والحرام بين. حەلالەکان حەڵاڵەکان دیارن حرامەکانیش دیارن وبينهما أمور مشتبهات. لە نێوان حەڵاڵ و حرامشدا هەندێک شتەیە متشابهة يعني گوماناویە. طبعا جا دەفەرمێ فمن وقع في الشبهات وقع في الحرام. هەر کەسێک تووشی شوبهات بوو هەر شتێک بە شوبهەش بزانی حرامە نابێت لێی نزیک ببیەوە بە شوبهە بە گومانیش بزانی تاوانە ئەسڵەوەیە نەیکەی چونکە پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک تووشی شوبهات بێ بەتەکید تووشی حرامیش دەبێ. وەکو کەسێک کە مەڕ و حیواناتی لە دەوری باخێکی دەلاوەڕێنێ وایە ئەگەر زۆر وریانە بێ زۆر جار مەڕ و ماڵاتەکەی سنوورەکەی دەبەزێنێ دەچێ لەو شوێنە دەلەوەڕێکە ئیوی نییە یان زەرەر لە کەسێکی دیکە دەدا. بۆیە ئینسان هەتا لە حرام و قەدەغە کراوەکان احتیاطکە و خۆپارێزی بکە لە شوێنی خۆیەتی بەڵام ناکرێت حەڵاڵ حرامکەین و هەروەها ناشکرێ حرامەکان حەڵاڵکەین. ئەو زاخوا دەفەرمێ وەکولوا بخۆن مما رزقكم الله لەوەی کە خوا پێداون بەڵام بەو مەرجەی ئەوەی کە خوا پێداون و دەیخۆی حەلالن طیبە حەڵاڵ بێ و پاک بێ. حەڵاڵ طبعا هەموو شتێکی حەڵاڵ پاکە هەموو پاکێکیش حەڵاڵە و بۆیە تەنها هەر بڵێ حەڵاڵ یعنی خاوێن بڵێ خاوێن یعنی حەڵاڵیش هیچ شتێکی پیسی قێزەون حەڵاڵ نییە وایە و هیچ حەڵاڵێکیش لە ئەسڵدا پیس نییە. جا دەکرێتەوە حەڵاڵەکە بێ تەبیعەتت نەیبا بەڵام خەلەلەکە لە تەبیعەتی تۆدا نەک لە پیسی شتەکەی سروشتەکەی تۆ ڕانەهاتووە لەگەڵی دەنا خوای گەورەشتی پیس و بەکەڵ بە زیانی حەڵاڵ نەکردوون. وەکولوا بخۆن مما رزقكم الله لەوەی پێداون خوا کە حەڵاڵە و پاکە. ئەو جار واتقوا الله پارێزکاریش لە فەرمانەکانی خوا بکەن ئەمرەکانی خوا جێبەجێکەن لە قەدەغە کراوەکانی خوا دوورکەونەوە. کام خوایە؟ الذي ئەو خوایەی ئەو زاتەی ئەنتم کە ئێوە بیهی پێی مؤمنون باوەڕتان هێناوە. وەکولوا بخۆن مما رزقكم الله لەوەی کە خوا پێداون کە حەلالن طیب حەلال یعنی ڕێگە پێدرا و پاکە. واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن الذي ئەو زاتەی ئەو خوایەی ئەنتم کە ئێوە بیهی پێی مؤمنون باوەڕدارن. ئاەتی دواتر باسی سوێندی دەکا
سوێن طبعا ئەوەی کە لێرە مەبەستێتی ئەو سوێندەیە کە کەفارەتی لەسەرە و ئەوەی کە کەفارەتی لەسەر نییە. کام سوێندە کە خواردت دەبێت کەفارەتی بدەی ئەگەر جێبەجێت نەکرد، و کام سوێندەش ئەگەر خواردت جێبەجێشت نەکرد کەفارەتت ناکەوێتە سەرێ. وایە جارێ بە ئاەتەکەی تەفسیرکەین. لا يؤاخذكم الله، لا يؤاخذكم يعني لێتان ناگرێت خوا، لێتان ناگرێت خوا يعني چی؟ يعني سزاتان نادا خوا باللغو في أيمانكم، ئەوەی بەبێ مەبەست بەسەردەمتان دادێ لە سوێندەکانتان. لەغو ئەو شتەیە ئەو سوێندەیە کە بەبێ نیازی دڵ بەسەردەمت دادێ لە سوێندەکانتان. وازحە؟ لێتان ناگرێت خوا باللغوی ئەوەی بەبێ مەبەست بەسەردەمت دادێ في ئەیمانیکم لە سوێندەکانتان. هەر ناوی خواهێنانێک، هەر سوێند خواردنێک بەخوا ئەگەر نیەتی دڵی لەگەڵدا نەبێت، عەزمی دڵی لەگەڵدا نەبێت، لە کاتێکدا بەسەردەمت دادێ قەرارت وانە بێ شتەکەی جێبەجێکەی، ئەو سوێندە پێی دەگوترێ یەمین اللەغو. وازحە؟ نەیخۆی باشە، بەڵام ئەگەر خواردت گوناهیشت ناگاتێ و هیچ کەفارەتێکیشی تێدا نییە. جا یەمینی لەغو چییە؟ هەر بە ئێستا باسیکەین. تەوان ئەوەی کە بەلا ئیرادی دەڵێ لا وەڵڵا بەرێ وەڵڵا وام کرد وەڵڵا وا دەکەم، ها جاری وای زمانت لەگەڵ ئەوە یەک. هێندێکی دیکە لە عولەما دەفەرموون لەغو ئەو سوێندەیە کە ئاگاتان لەوەی بێ زۆر جار تووشی ئەو حاڵەتەی دەبی سوێندی لەسەر شتێکی دەخۆی لە دڵی خۆتدا پێت وایە ڕاستە، وایە لە دڵی خۆتدا پێت وایە ڕاستە، بەڵام لە حەقیقەتدا دوایە بۆ دەردەکەوێت کە سوێندت لەسەر شتێک خواردووە کە ڕاز نییە. وایە بنمونە سوێندی دەخۆی کەسێکت دیوە لە بازاری بە کەسێک هاتۆتە پێش چاوت، وایە سوێندی دەخۆی لەسەری دەڵێ فڵان کەسە لە بازارێ دی لەو کاتەیدا، وایە بەڵام ئەگەر دوایە بۆ دەرکەوت ئەو کەسە لەو کاتەیدا لە بازاری نەبووە یا هەر لەو شارەی نەبووە، وایە تۆ سوێندت لەسەر شتێکی خواردووە لە ئەسڵدا ڕاز نییە، وایە بەڵام لە مێشکی تۆدا و لە زیهنی تۆدا ئەو کاتێک کە خواردوتە سوێندەکەت پێت وا بووە ڕاستە. ئەوەش هێندێک لە عولەما زۆرێک لە عولەما دەفەرمون ئەوانەش هەر لەغوون، ئینسان تێیدا گوناهبار نابێ هەرچەندە سوێندی دیسان وەکو گوتم لەسەر نەخۆی باشە و کەفارەتێکی تێدا نییە. ها ئەگەر سوێندێکت بە هەڵە خواردێ بە کوردی سوێندێکت خواردووە بە زیهن و مێشکی خۆت پێت وا نەبووە درۆت کردووە تێیدا، بەڵام دواتر وا دەردەکەوێت کە ڕاز نییە. بەڵێ ناوێت بەگە بشیدەی چاکتر. لا يؤاخذكم الله لێتان ناگرێت خوا باللغوی بەوەی بەلا ئیرادی بەبێ مەبەست بەسەردەمتان دادێ لە سوێندەکانتان، وەلاکن بەڵکو يؤاخذكم لێتان دەگرێت سزاتان دەدات بما يعني بەهۆی ئەوانەی کە عەقەدتم کە گرەی دەدەن لە دڵتان لە ئەلئەیمان لە سوێندەکان، ئەو سوێندانەی کە لە دڵەوە دێن و لەگەڵ دڵتان لێک دراون. سوێندەکەی دەخۆی لە کاتی خواردنی سوێندەکەدا بەتەمای ئەو شتەی بکەی یان خۆت یەکلای کردوتەوە نەیکەی. وازحە؟ ئەتۆ دووشتت لە پێشە، یا دەبێت جێبەجێیکەی، وایە یا ئەگەر جێبەجێت نەکرد وایە دووشتت لە پێشە، یا خوا عقوبەت دەدا یا ئەوەتە لە دنیا دەبێت خۆت خاوێنکەیەوە. سوێندێکت خواردووە لەسەر کردنی کارێک یا نەکردنی کارێک وەکە سوێندەکەت خواردووە قەراری ناودڵت وا بووە کە ئەو شتەی بکەی یا نەکەی، وایە تۆ دووشتت لە پێشە، یان ئەوەتە شتەکەی بکە وەک خۆی جێبەجێی کە ئەگەر جێبەجێت کرد هیچ ناکەوێتە سەرێ، کە جێبەجێت نەکرد دووشتت لە پێشە، یان کەفارەتێکی دنیایی کە پێی خاوێن دەبیەوە، یان عقوبەیەکی قیامەتی کە خوا بۆ خۆی دەزانێت بەچی عقوبەت دەدا و ئەگەر لە دنیای خۆت خاوێن نەکردەوە بەچی خاوێن دەکاتەوە خوا گرنگ عقوبە و سزایەکە دەکەوێتە سەرێ. ولكن يؤاخذكم لێتان دەگرێت سزاتان دەدا عقد يعني گرێدان ئەوەی کە گرەی دەدەن لە دڵتان لە سوێندان. وازحە؟ کەفارەتەکەی چی ئەگەر جێبەجێ نەکرد؟ فكفارته ڕەشکەرەوەکەی
خاوێن کەرەوەکەی پاک کەرەوەکەی هەر کامێکیان بڵێن بریتە لە چی ئیطعام و عەشەرەتی مەساکینە خواردندانە بە 10 کەسی هەژار من ئەوسەطی ما تطعمون ئەهلیکم من ئەوسەطی لە خواردنێک کە ئەوسەط بێ ئەوسەط یعنی مامناوەند بێ لەوەی کە دەرخواردی کە سوکارتی دەدەی من ئەوسەطی ما تطعمون ئەهلیکم لە خواردنێکی مامناوەند کە دەرخواردی کە سوکارتی دەکە ئیطعام و عەشەرەتی مەساکینە خواردندان یعنی تێرکردنی 10 کەسی هەژار بۆ جەمێک بەچی تێری دەکەی من ئەوسەطی ما تطعمون ئەوسەط یعنی طبعا بە معنای دیکەش دێن هێندێک دەڵێن ینی باشترین چاکترین یان دادپەروەرانەترین بەڵام هەر وەکو خۆی تەفسیریکەی ینی مامناوەند خواردنێکی مامناوەند خواردنی مامناوەند چییە لە هەر سەردەمەیدا نەوعێکە ها لەو سەردەمەی کە ئاەتەکە هاتۆتە خوارێ ئەگەر کەسێک نان و قەسپی هەبوو بێ خواردبێتی نان و قەسپ نان و خورمای هەبوو بێ بەیەکەوە ئەوە خواردنێکی وەسەط و مامناوەند بووە ئەو کات بە نان و خورمایەکی 10 کەست جەمێک تێر کرد بە کەفارەتەکە لەسەر لا دەچوو وایە بەزەستا کەس نان و قەسپی دەخوا لە ماڵی خۆی نا لە ماڵی خۆت زۆرترین خواردن چییە برنج و شلەیە بۆیە لای کەمی دەبێت 10 کەسی هەژار جەمێک تێرکەی بە برنج و شلەیەک برنج و شلەیەک وەسەتە بە گۆشتی لەگەڵدانە بێ بەڵام شلەش نابەتەنێ کە بۆ خۆت نایخۆی ئەو جار ئەگەر ئەوە نەبوو ئەو کیسوەتم یا بەرگیان بۆ بکە جل و بەرگ جا لەسەر جل و بەرگش قسە هەیە بەڵام گرنگەوەی پێی بوترێت جل دەمەکسی بکە هەر پێی دەوترێت پۆشاک وایە لچێک ئەگەر ئەویش هەر پۆشاکەوە نێوی سەریدا دەپۆشێ ئەو جل ئەو شوێنەی ئەندامی نوێژە داپۆشێ هەر پێی دەگوترێت پۆشاک و هێندێکیش لە عولەما دەفەرمون جلەکە مەرجە کەسەکە بتوانێت نوێژی تێدا بکە ها یعنی ئەگەر ئەو فەقیرانە ئافرەت بن هەموو جەستەی یعنی بەشی ئەوەی بکات جەستەی پێداپۆشێ ئەگەر پیاو بێ بتوانێت نێوانی ناوک و ئەژنۆی پێداپۆشێ گرنگەوەیە دەبێت ینی پۆشاکی 10 کەسی هەژار بکە ئەو تەحریر و ڕەقەبیا دەبێت کۆیلەیەک ئازاد ئەو سەیانە اختیارین ها هەر کامێکیانت لەو سەیانە کرد گرفتی نییە ها چونکە ئەوی لەگەڵدایە ها فەکەفارەتوه ڕەشکەرەوەکەی کەفارەتەکەی کەفارە ینی ڕەشکەرەوە ئەوەی گوناهەکەت لەسەر دەسڕێتەوە ئەوەی سوێندەکەت بۆ بەتاڵ دەکاتەوە و سفر دەکاتەوە بریتە لە ئیطعام و عەشەرەتی مەساکینە خواردندان بە 10 کەسی هەژار من ئەوسەطی لە خواردنێکی مامناوەند کە ما تطعمونە لەوەی کە دەرخواردی ئەهلیکم کە سوکاری خۆتانی دەدەن ئەو کیسوەتم یا بەرگ و پۆشاک بۆ 10 کەس کردن ئەو تەحریر و ڕەقەبە یا ئازادکردنی کۆیلێ وازحە کۆیلێ ئێستا نییە وایە ئێستا دووەکەی دیکە کە سوێندت لێکەوت 10 کەسی تێر دەکەی بۆ جەمێکی جا 1 کەسیش ها فەقیر بێ و 10 جەم تێریکەی هەر ئاعتیادی ها 1 فەقیرێکت دەستکەوتووە بەشی 10 جەم خواردنی دەدەی یا 10 جەمانی خواردنی بۆ حازر دەکەی و دەرخواردی دەدەی یان بە نمونە 2 کەس ئەگەر 2 فەقیر بن چەند جار دەبێت تێریانکەی 5 جار دەبێت تێریانکەی بۆی ببن بەدە وایە ئەگەر 5 بن ماڵێکی 5 کەسی بێ دەبێت بەشی 2 جەمیان دەیە وایە ئەوە گەر 10 کەسیش بوون 1 جەم تێریان خواردەوە ئەدی فەمەن لەم یەجید کەسێک دەستی نەکەوت فەقیر نا یعنی پارەی نەبوو 10 کەسان تێرکە یان پارەی نەبوو جلی 10 کەسان بکە فەمەن لەم یەجید کەسێک دەستی نەکەوت ها خەڵک ئێستا جاری وایە هەر سوێندی دەشکێنێ و سوێندی دەخواوڕێک دەچێ بە ڕۆژوو دەبێت کەسێک پارەی هەبێ و بتوانێ هەر کامێک لەو سەیانە بکە نەک بە 3 ڕۆژووی بە 30 ڕۆژوش کەفارەتی سوێندی لا ناچێت بە 100 ڕۆژوش لا ناچێت ڕۆژوو تەنها بۆ کەسێکە کە نەیبێ نەک پارەش ها خواردن چونکەوەی واجبە خواردنە تۆ پارەت نییە بەڵام خواردنت هەیە حەز دەکەی بۆ خۆت کە برنجی بایعی و خواردنێکی لە ماڵی خۆت چ دەخۆی هەمان شت لێنێ و حازریکە بیدە بە کەسێکی فەقیر و تێریکە ناڵم 1 کەسی بدۆزەوە 10 جار تێریکە
ايه دەبێت لێ نەمگو دەگە خێزانێکی دە کەسی دەستکەوت بە نمونە یەک خواردنی بە حاضری بۆ بنێرە دە کەسەکە تێریان خوارد جەمێکی لەسەریان لا دەچێ بەنم ئەگە 5 کەس بوون و 1000 بوون 2 جار دەبێت تێری پێ بخۆن یان دەبێت بەشی 2 جەمی بکە خواردنەکە کە دەینێری ئەگەر 2000 دەستکەوت ئەو دوای 5 جار تێرکە یەکی 5 جار تێریان کە ئەگەر یەک کەس دەستکەوت ئەگەر لە شوێنێکی بوو یەک فەقیری دێنە بە شکری خوای کە ئەو کاتە بینێتە بۆ شوێنێکی دیکە ئەگەر وا بوو کە نییە تەوان نشتیوە فمن لم يجد ئەگەر دەستت نەکەوتن فصيام 3 أيام بروجو بن 3 ڕۆژ جا لەسەر بە ڕۆژبوونەکە شوێندێک دەفەرمون دەبێت متتابع بن ڕۆژەکە هەر سەیەکە لە دوای یەک بن هەندێکیش دەفەرمون ئەگەر لە دوای یەکیش نەبن هەر دەبێت جاخوا دەفەرمێت ذلك ئەوە کەفارەت ئەیمانیکم سرەرەوە ڕەشکەرەوە بەتاڵکەرەوەی یعنی خاوێنکەرەوەی سوێندەکانتانن ئیدا حەلەفتم کاتێک سوێندتان خوارد و جێبەجێتان نەکرداوە حاڵین سوێندت خواردووە بەڵام شکاندوتە ذلك كفارة أيمانكم أو كفارة سوێندەکانتانە إذا حلفتم كاتك سوێندان خوارد واضحة أو دا فرمي واحفظوا أيمانكم سوێندەکانتان بپارێزن يعني چی سوێندەکانتان بپارێزن تفسير یەکەمی ئەوەی يعني ئاگاتان لێبێ هەر سوێندی مەخۆن ئەوە یەکجارێ وایە ئەگەر سوێندت خوارد ئەگەر زانیت لە سوێندەکەت لەسەر تاوان و خراپە نەخواردووە محاولە بکە جێبەجێیکە ئەگەر پێت جێبەجێ نەکرا پاراستنەکەی ئەوەیە کەفارەتەکەی بدە بەبێ کەفارەت سوێندەکەت با لەسەر نەمێنێتەوە هەڵی مەگرا و تەفسیرێکی دیکەی ئەوەیە ئاگاتان لە سوێندەکانتان بێ بەرمونە سوێن بەچی دروستە بخورێ بەس بەخوا ئەدی بەخوا و بە سیفەتەکانی خوا ئەی سوێند خواردن بە غەیری خوا کەفارەتی تێدایە تێدانیا ئەگەر کەسێک سوێندی خوارد بە غەیری خوای کەفارەتی لەسەر یا لەسەر نییە ئەگەر خواردی بە کەفارەتی لەسەر لا دەچێ سوێند خواردن بە غەیری خوای شیرکی بچووکە ها بۆ معلوماتان شیرکی بچوو ئاگاتان لێ بێتەوە کەسەکە پێی کافر نابێت پێی لە دین دەرناچێ بەڵام گوناهێکی گەورەی کردووە و بە 10 کەس و 20 کەس خاوێن نابێتەوە پێویستی بە تەوبەکردن و بە گوتنی لا إله إلا الله و ئیمان تازەکردنەوەی هەیە بۆیە سوێند خواردن بە غەیری خوا دروست نییە ئەوە یەک ئەدی ئەگەر کەسێک سوێندی خوارد و لە کاتی سوێند خواردنەکەیدا دڵنیا بوو لەوەی کە درۆیش دەکا سوێندیشی لەسەر دەخوا بە کەفارەتی لەسەر لا دەچێت سوێندێکی دەخوا سوورا و سوور دەزانێ حقیقەتەکە ڕاستیەکە چۆنە بەڵام عەکسی ڕاستیەکەی سوێندی دەخوا نا پێویستی نا سوێندی بەدرۆ سوێندی بەدرۆ پێ دەوتی یەمین الغەموس یعنی ئەو سوێندەی کە ساحیبەکەی بە جەهەنەمی نادەباتە خوارێ ها بە هیچ شێوەیەکی بەها یەکێکە لە حەوت تاوانە گەورەکە شاهدی درۆ سوێندی بەدرۆ یەکشتن یەکێکە لە حەوت گوناهە بە هیلاک دەرەکان سوێندی بەدرۆژە ها هیوا هەیە دەچێتە مەحکەمەی سوێندی دەخوا جاری وایە سوورا وتر دەزانێ درۆیە بەڵام دوایە بە حسابی خۆی دەچێت کەفارەتی دەدەم کەفارەت بۆ سوێندانە نییە سوێندت خواردووە لەسەر شتێکی ڕاستەقینەیی بەتەما بوو شتێک کە یان نەکەی وان بچیە ماڵێکی بەڵام دواتر نەچووی وایە نەچیە ماڵێکی بەڵام دواتر دەچی وایە لە کەسێکی دەی بەڵام دواتر لی نادەی قسە لەگەڵ کەسێکی ناکەی بەڵام دواتر قسەی لەگەڵ دەکەیەوە کەفارەت بۆ سوێندانەیە کە بەتەما بووی جێبەجێیانکەی بەڵام پێت جێبەجێ نەکراون یا مانع هەبوو بۆ سوێندی بەدرۆژ بە هیچ شێوەیەکی بە کەفارەتی لا ناچن ئەوەی دیکە مەسەلەی ناچاری و ئەوانە سوێند ئەحکامی سوێند ئەو سوێندەی کە ئێمە دەیڵێن تەمەن دروستە یا دروست نییە بیخۆی هێندێک جار بەڵێ سوێند خواردن واجبە بە نمونە ئەگەر کەسێک لە شوێنێکە دژمنەکەی بە دواوەیەتی دەیکوژێ وانە مثلەن پێ دەڵێن سوێندی بخۆ لەوێ یا لەوێن یاگە سوێندی نەخۆی کەسەکە دەکوژرێ حاڵێن یان مەترسی کوشتن لەسەر خۆتە مەترسی ژیان لەسەرتا سوێندێکی دەخۆی بۆی لەو مەترسی ڕزگارە دەبێ ئەو کاتە سوێند خواردن جاری وایە بۆ پاراستنی ڕوحی خۆت یا ڕوحی کەسێکی دیکە ئەو کاتە واجبە دەبێ بیخۆی بە درۆژ بێ ئەگەر ئەوەتر بەڵام مەبەستمان درۆ نییە سوێندی ڕاستی بە درۆنا بەڕاستی مەسەلەن تۆ هەی وای دەڵێ سوێندی هەر ناخۆم وانە بە نمونە تۆ متهم کراوی بە گوناهێکی
وایە متهم کراوی بە جەریمەیەکی ئەگەر سوێندی بخۆی کەس نەت کردووە نەت کردووە بەس نەت کرد لاوەست نەت کردووە بەڵام متهم کراوی ئەگەر سوێندێک کرد خوارد جاری وا هەیە یان دوو کەس کێشەیان هەیە نیزاعیان هەیە وایە شاهیدیان نینە بەچی یەکلا دەبێتەوە بە سوێندی لەو حاڵەتەیدا کە سوێند کێشەی یەکلا کردەوە واجبە سوێندی بخۆی خۆ تووشی هیلاکت نەکەی بە درۆنیە بەس خودی سوێندەکەی کە بەڕاستی دەیخۆی بەڵام بۆ پاراستنی ژیانی خۆت یا ژیانی کەسێکی دیکەیان لابردنی خلاف و ناکۆکیێک لە بینی ئەوەیدا هەندێک جار سوێند دەبێتە سوننە دەها بە نمونە کاتێک کەسێک گومانێکت لێ دەکا وایە سوێندی بۆ دەخۆی بۆی هیچی لە دڵدا نەمێنێ مەسەلەن دوو کەس بێکەوە بینیان نییە بە سوێندێکی تۆ بینیان چاک دەبێتەوە اعتیادیە سوێندی حرامیش طبعا ئەوەیە کە سوێندی بخۆی گوناهی بکەیت سوێندی بخۆی واجبێکی نەکەی تەوانە ئەو کاتە سوێندەکەت حرامە واجبە لەسرت دەبێ بیشکێنی هێندێک زار سوێند خواردن مەکروهە بە نمونە کابرا سوێندی بخوا کە سنەتێکی نەکا نوێژە سنەتەکان نەکا ڕۆژی سنەت نەگرێت زیگرەکان نەکا طبعا ئەو سوێندە مەکروهە چاکتر واچی لێ بکە بیشکێنێ و کەفارەتی بدا سوێندیش هەیە مباحە بە نمونە کابرا سوێندی بخوا بڵێ ئەوڕۆ ئاوی ناخۆمەوە تا سەعاتێکی دیکە وایە یان نانی ناخۆم یان فلان ئیشەی ناکەم یان ناسمە فلان جێی ئەوانە مباحیاتن سوێندەکە شتەیدا مباحیاتە و حەڵاڵە بۆیە ئاگاتان لە سوێندەکانتان بێخوا دەفەرمێ بە هەر کامێکیانت خوارد ئەگەر عەکسی حەقیقەت بن بەڵێ کە سوێندت خوارد بێ جێبەجێ نەکرد کەفارەتی هەر دەبێ بەس گوناهبار نابی لە شکاندنەکەیدا ئەوجا دەفەرمێ كذلك يبين الله لكم آياته بەم شێوەیە ڕوون دەکاتەوە خوا بۆ ئێوە بەڵگە و نیشانەکانی خۆی لعلكم تشكرون بە ئومێدی ئەوەی سوپاس گوزار بن سەیریکەنەوە لا يؤاخذكم الله لێتان ناگرێت خوا باللغو في أيمانكم ئەوەی بەسەردەمتان دادێ بە بێویست لە سوێندەکانتان وایە ولكن بەڵکو يؤاخذكم لێتان دەگرێ و سزاتان دەدا بما بەوەی عقدتم گرێتان داوە لە دڵتان لە ئەلئەیمان لە سوێندەکان یعنی ئەو سوێندانەی لە دڵتانەوە دێنێ و لە دڵەوە دەیخۆن خوای گەورە لەسەروان لێپرسینەوەتان لەگەڵ دەکا ئەگەر جێبەجێی نەکەن یان ئەگەر جێبەجێتان نەکرد کەفارەتتان نەدا فەکەفارەته چۆن تاوانی سوێندێک کە خواردوتە لە دڵەوە لەسرت لا دەچێ بە ئیطعام عەشەرەتی مەساکینە بە خواردندان بە دە کەسی هەژار من ئەوسەطی لەوەی کە مامناوەندە ما تطعمونە لەوەی کە دەرخواردی ئەهلیکم کەس و کارتانی دەدەن ئەو کیسوەتهم یان پۆشاک و جل بۆ دە کەسکەی ئەو تەحریر و ڕەقەبەیان ئازاد بکەی کۆیلەیەک فەمەن لەم یەزید کەسێک کۆیلەی دەست نەکەوت فصيام 3 أيام بروجو دەبێت 3 ڕۆژ ذلك ئەوە كفارة أيمانكم ڕەشکەرەوە و خاوێنکەرەوەی سوێندەکانتانن ئیدا حەلەفتم کاتێک سوێنددان خوارد و جێبەجێتان نەکرد ئەگەر سوێندت خوارد و جێبەجێت کرد سوێندت خوارد و وەکو خۆی سوێندەکەت هاتە جێ ئەو کاتە کەفارەتی ناوێت واحفظوا أيمانكم ئاگاداری سوێندەکانتان بن جا ئاگاداری سوێندەکانتان بنێن ئەگەر سوێندتان خوارد محاولە بکەن شکێنن ئەگەر شکانتان جێبەجێکەن یان یعنی لەسەر شتێک سوێندی مەخۆن کە شایانی سوێن لەسەر خواردنێ نییە یان ئەگەر دەزانی سوێندێکت پێ جێبەجێ ناکرێت سوێندەکەی مەخۆ لە هیچ بارێکیدا سوێند خواردن چاک نییە ئیلا لە حاڵەتێکدا وەکو گوتم کە دەبیە مایەی لابردنی گرفت و کێشەیەک لەسەر خۆت یا لەسەر مسلمانێکی کە سوێندەکە بە سوێندێکی تۆ سوێندەکە لاچوو ئەو کاتە دەبێتە واجب لەسرت دەنا لە کاتی دیکەدا هەتا بکرێت سوێندی نەخۆی چاکترە كذلك يبين الله لكم بەم شێوەیە ڕوون دەکاتەوە خوا بۆ ئێوە ئاياتی نیشانەکانی خۆی لعلكم تشكرون بە ئومێدی ئەوەی ئێوە شکرانە بژێری خوا بکەن. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه